ناوی سلێمانی بە بەرزایەکانی شاخی گۆیژەوە دەردەکەوێت کە نووسینی ئەو ناوە ماوەی چەند مانگێک ئیدارەی پارێزگای شارەکەی سەرقاڵ کرد بەخۆیەوە. ئێستا لە هەر لایەکەوە گۆیژەت لێ دیار بێت ناوی سلێمانی دەبینی. نووسینی سلەیمانی یەکێکە لەو نووسینانەی توانم بڵێم مێژوویەک بۆ سلەیمانی تۆمارەکە بەوەی کە ئەبێتە گەورەترین نووسین لە جیهاندا کار لەسەر ئەوە ئەکەن بچێتە کتێبی جینسەوە هەموو دۆکۆمنت و ئەرشیفەکان ئامادەیە و بانگێشتی ئەو لیژنەیەکەن کە لە کتێبی جینس کارەکەن. پرۆژەی ناوی سلێمانی لەسەر ڕووبەری 6600 مەتر دووجای قەتپاڵی چیای گۆیژەی سلێمانیە و 10 دۆنم زەوی بۆ تەرخان کراوە. پانی نووسینەکە 350 مەترە و بەرزێکەشی 50 مەتر دووجایە. خەڵک پێشوازی لەو پرۆژەیە دەکەن. نووسینێکی زۆر جوانە، دایم وەکوایە لەسەر سەرمانە سلێمانی و دایم شانازیەکە بۆ ئێمە کە لە سلێمانیا شتێکی زۆر جوانەیە و لە هەموو شوێنێکەوە دیارە. بەڕای من سلێمانی خۆی شارێکی جوانە، بۆ نووسینەوە لەو باڕە جوانتر بێت. بیرۆکەی نووسینی ناوی سلێمانی لەسەر شاخی گۆیژە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2003. لە ساڵی 2013دا لەلایەن پارێزگاری پێشووی سلێمانیەوە لیژنەیەکی بۆ پێکهێنرا و لە ساڵی 2015دا خرایە بواری جێبەجێکردنەوە و تێچووی جێبەجێکردنەکەشی 170 ملیۆن دینارە. بەرپرسانی ئیدارەی پارێزگای سلێمانی دەیانەوێت ناوی شارەکە لە دانیشتوانەکەیەوە دیار بێت بۆ ئەوەی لەو ڕێگایەوە سلێمانی ناوی بچێتە کتێبی ژمارە پێوانەیەکانەوە. تەرزە عەبدوڵڵا، ڕوودا و